ساڵی 1970 بەهۆی هەڵەیەکەوە لە پەیوەندیکردنی ڕێخستنی ناوخۆ بەسەرەوە ڕێخستنی ناوخۆ زەربەیەکی گەورە و گورزێکی پشکێنی بەرەکرد. ئەمە دوای چون گفتوگۆمان کە لەگەڵ برادرانی خۆمان لە مەکتەبی سیاسی باسمان کردکە و بەیانە با گفتوگۆی لەسەر بکەین لەگەڵ برادرانی یەکێتیەک شکارێکی تیانە سەرنجام اتفاق کرا کە من بڕۆم گفتوگۆیان لەسەر بکەم. بەڵام مەکتەبی سیاسی ئێوە ڕازی نەبوون، هاوڕا نەبوون لەگەڵ ئێوە لەسەرەوە ئاشتەوە. بۆچی؟ کێ بوون ئەو کەسانی کە ڕازی نەبوون؟ بۆچی ڕازی نەبوون؟ هەرجەیەکی تریان هەبووتیان ئێرانەکان ڕازی نابن، مشکلەمان بۆ دروستەکەم. نەشۆم سەفا لە شوێنێکە باسی ئەم بەرانەیە کاڵێم بەرانە زیاتر بەرەی جووت ئەڵێ لە دوکانێکی سیاسیە چوو لە دەرەوە لە سووریا وشتیان بۆ هاتوو چالاکیێکی ئەوتویان نەبوو لە کەمکردنەوەی کێشەکان. بەهادین نووری لەگەڵ برادرانی حزب شوێنی عاجز بوو هەڵات لە دایمە یارمەتیماندا بۆی بکاتەوە تەکێ زۆر دەگلەیان لێ کردین حزب شوێنی. روداو مێژوو شەوی سێشەممە کاتژمێر 8:05